سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا زۆر خۆشحاڵم جارێکی تر بە بەرنامەی ئێمە بینەران ئەبمەوە میوانی ماڵەکانی ئێوەی خۆشەویست لە بەرنامەیەم هەفتەیەشمان وەکو هەموو هەفتەیە کۆمەڵێک نامە و پەیامی ئێوەی خۆشەویست بەدەستمان گەیشتووە کە یەکە پێشکەشتان یەکەم هەڵبەت پێش دەستپێکردنی بەرنامەکەمان باناو بڕێک وەربگرین سروشتێکی جوانی کوردستان ببینین اینجا دەست پێکەین فەرموون. كوني بو صليني تظهرنا أنا سمقر وكوني بو صليني تظهرنا دمكم أفك فيكم دمي تظهرنا دمكم أفك فيكم دمي تظهرنا
بەنامەی کاک بورهانەوە بەرنامەکەمان دەست پێەکەین. کاک بورهان لە نووسراوەیەکدا دەڵێت حتمەن بیستوتانە کاتێک باس لە کێشەکان دەکرێت هەندێک جار بۆ کەمکردنەوەی ئازارەکان دەوترێت کە ئەم کێشانە لە هەموو شوێنێک کەم و زۆر هەن. بۆ نمونە کاتێک پیسبوونی توندی هەوا لە شارەگۆڕەکان دەکرێت کە هاوڵاتیان دەخنکێنێت و دەبێتە هۆی مردنی زۆر کەس، دەوترێت ڕەنگە لە زۆرێک لە شارەکانی جیهان پیسبوونی لەمەش زیاتر هەبێت. یان کاتێک باسی کەمی ئاو و کارەبا و گاز و هەموو وزەکان دەکرێت کە وڵاتی گەیاندوتە دۆخی خێران، دەوترێ لە زۆر وڵات قەیرانی وزە ڕوودەدات، تازە ئەوانەیە کە سەرچاوەی نەوت و گاز یان نییە لەوانەیە خراپتر بێ. یان کاتێک باسی گەندەڵی دەکرێت دەڵێن بابەت ئەوە نییە کە دزیە هەزار ملیاردیەکان لە وڵات ئاسایی بوونەتەوە، لە زۆر وڵاتی تریش دزی هەیە. یان کاتێک باسی خەسارە کۆمەڵایەتیەکان دەکرێت دەڵێن بابەت ئەوە نییە کە ڕێژێ بەرزی خۆکوشتن ئەویش لە نێو گەنج و خوێندەواردا زۆرە. ڕەنگە هێشتا ئێران لە وڵاتانەیە کە ئەماری خۆکوشتنیان بەرزە باشتر بێت. کاک بورهان لە ئەدامەی ئەم نووسراوەدا وتوویەتی یان دەڵێن بابەت ئەوە نییە کە هەڵاوسانی بەردەوام لە سەروی 50% بووەتە شتێکی یاسایی، ڕەنگە وڵاتانێک هەبن کە هەڵاوسانی بەرزیان هەبێت. یان کاتێک باسی کێشە ئینتەرنێت دەکرێت کە بە توندی کۆنتڕۆڵکراوە، دەوترێت چەند وڵاتی تریش هەن کە دۆخی ئینتەرنێتیان لە ئێمە خراپترە. یان کاتێک باسی ئەوە دەکرێت کە بێکاری گەنجان بەرزترە، یان زۆرێک لە پۆستە گرنگەکان لە وڵاتانی ئێمەدا بۆ هەتاهتاین یان بابەتی هەڵبژاردنەکان لە پێشێدا مەهەندسی دەکرێن، دموکراسی بوونی نییە، ژینگە خەریکە لە ناو دەچێ، زەوی ڕۆ دەڕات و کۆچکردن بەرز بووەتەوە، دەڵێن لەوانەیە لە زۆر شوێنی تریش ئەم بابەتانە هەبێن. دەڵێن بابەت ئەوە نییە کە کچان و ژنانی ئێمە نیگەران و هەز دەکەن دەسەڵاتی گەندەڵ خۆی بە شایستەی ئەمری بە معروف و نەهی لە مونکەری ئەوان دەزانێت. بابەت دڵتەنگی کۆمەلگا نیە، دابەزینی کوالیتی پەروەردە نیە، نائومێدی لە کۆمەلگا نیە، زیادبوونی هەژاری و توندوتیژی نییە، نائەمنی و تاوان و سوکایەتی نییە. لە هەر وڵاتێکدا ئەم ڕووداوانە ڕوودەدەن. بابەت زیندان و ئەشکەنجە و لە سێدارەدان نییە، لە زۆر شوێنی تریش ڕوبەڕووی ئەم دیاردانە دەبینەوە. کاک بورهان دەڵێت بەڵام خاڵی گرنگ پشتگوێ دەخرێت، ئەویش ئەوەیەکە لە ئێراندا هەموو ئەو ڕووداوە خراپانە بە هاوکات ڕوودەدەن کە ئەمە بێوێنەیە و لە زۆر شوێن وانە. جگە لەمە بابەتی گرنگتر ئەوەیە کە هیچ دوورنەمایەک دیاری ناکرێت کە ساڵی داهاتوو لەم ساڵ باشتر بێت و ئەم ئازارانە کەم بێتەوە. لە ئێران هیچ ڕەوتێکی بەرەو چاکبوون بەردی ناکرێ، لە ئەنجامدا دۆخی ئێمە هەموو ساڵێک لە ساڵی پێشووتر خراپتر دەبێت. ناوی ئەم دۆخە چییە جگە لە ڕووخانی شارستانیەت، ڕووخانی نەتەوەیەک، ڕووخانی وڵاتێک، ڕووخانی دەسەڵاتێک. بابەت ئەوەیەکە دۆخێکیان خۆڵقاندووە کە هەمیشە نیگەرانی پیلانی دوژمنان بین، هەمیشە بیر دەکەینەوە دۆخەکە خراپتر دەبێت، هەمیشە دەترسین قات و قەڕی ڕوو بدات، هەست بە ئەمنیەت و ئاسایش ناکەین. هەمووی ئەمانە بە ئەنقەز دەکرێت تا بیر لە چۆنیەتی پێکێنانی ئەم شەرایطە و ڕێگای دەربازبوون نەکەینەوە، وایان کردووە کە نازانین بەیانی چی دەبێت. لە بەرابەر ئەم وەزعیەتە کە ژیانی لێتاڵ کردوین، ئەگەر بڵین ئەمە ڕێگاکەی نییە، دێنە سۆراغمان کە دژی ڕژیمین و تاوانبارین بە تێکدانی بیریگشتی، چۆن ڕایگشتی لە ڕوانگەی ئەوانەوە دەبێ عادەت بکات بەم دۆخە نەک تێکدانی. لە کۆتاییدا کاک بورهان دەڵێ با قسەیەکیش بۆ خۆمان بکەین. بابەتی گرنگ ئەوەیەکە بەداخەوە قبوڵمان کردووە خراپترین بڕیارەکان لەلایەن نەزانترین کەسانەوە بدرێت و ئێمە شاید حاڵی لە ناوچوونی ژیان و هەموو سەرمایە و دەستکەوتەکانی تەمەنمان بین و بڵێن کارێک لە دەستمان نایێت. بابەتی گرنگ هەر ئەمەیە، ئەگەر گۆڕان لە وڵاتی تر دەبینین لەلایەن دەسەڵاتەوە پێشکەش نەکراوە، خەڵکی ئەو وڵاتە حازر نەبوون عادەت بکەن بە دۆخێک کە بۆیان دیاری دەکرێت. من پێم وایە ئێمە مافی ئەوەمان نییە هیوامان بۆ چاکبوونی دۆخەکە، تواناوان بۆ گۆڕینی بارودۆخی وڵات و مافمان بۆ ژیانێکی زۆر باش لە دەست بین. کارەسات ئەو کاتەیە کە ئێمە لە گۆڕانکاری ناومێد بین. ڕێگایکی تر نییە ئەگەر بمانەوەی بژین تا ئەم دەسەڵاتە بمێنێ، ئیمکانی گۆڕان نییە. زریکەی شەقام ڕاوپەڕە جەنگی ژیاونە، ئاخێزگەی ئەوین لە خیاڵانە. من ئەو شەقامەم پڕم لە ئاوگر، تژین لە تۆڵە وەک کێو خۆڕاوگر. ڕۆژهەڵاوتێکم
پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان. من شەقامێکی تووڕە و لاساورم، دوژمن دەردەکەم لە لاو دێ و شاورم. خوێنم جماوە و پاک خڕۆشاوم، ئاگرێکی بەتین گوا لە هەناوم. ڕۆژهەڵاتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان. گڕم بورکاونم پشتم چیاوەیە، دژمنی بەزی و پوشی دەمباوەیە. شاورم حەماسەم شەقامی ڕاسا و دژمن زەلیلە و کەوتووە داماوە. ڕۆژهەڵاتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان. شاری ڕاپەڕی و کچ پێشەنگەتی، دەچڕێ سرودێک دژی کۆیلەتی. شار و ژیان و ژینا و ئازادی، دەچڕن گۆرانی دژ بە بێدادی. ڕۆژهەڵاتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان. شار و شەقام و ڕۆژهەڵاتی گڕ، خوێنی جماوە و دژمن دەکا قڕ. من ڕۆژهەڵاتم زێدی زاراکان، بە خوێن دەینووسم ڕێگای ژینە و ژیان. ڕۆژهەڵاتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان. ئیتر ناوەستم هەتا سەربەستی، شایانم نییە ژینی ژێردەستی. شەقام ڕاپەڕە جەنگی ژیانە، ئاخێزگەی ئەوین لە خیابانە. ڕۆژهەڵاتێکم پڕم لە ژیان بانگی ئازادیم گەیوەتە جیهان. جینا شهیدیم جارا لە غوربەتی بێوارە، بە پرچی ڕوود هاواری کرد نایمە ژێر داری سێدارە. جینا شهیدیم جارە، جینا شهیدیم جارە، جینا شهیدیم جارە، جینا شهیدیم جارە. شار و شەقام هاوارەکەن، قژی خاوی ترور مەکەن. ئەمڕۆ لە کۆڵانی هەموو شارێک قژێکی خاو پەلکەکەن. جینا شهیدیم جارە، جینا شهیدیم جارە.
هەسکار جەلالیان جێگری مافەکانی مرۆڤ و نێودەوڵەتی وەزارەتی دادی ئێران وتی ئێرانیەکانی دەرەوەی وڵات کە لە ناوخۆی ئێران ڕوبەڕووی حکمی وەک زیندان بوونەتەوە دەتوانن داوای لێبوردن کەن و لە لێخۆشبوونی ڕێبەری کەڵک وەربگرن. لەم بارەوە هاوڕێن نەشمیل نووسراوەیەکی بۆ نردوینی و دەڵێت باسی عەفوی عمومی یان لێبوردنی گشتی ڕێبەر بۆ چالاکوانانی سیاسی و مەدەنی و هەروەها بۆ زیندانیە سیاسیەکان یەکێکە لە ئاڵۆزترین و لە هەمان کاتدا چەواشەکراوترین بۆ چوونەکان لە مەکانیزمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا. بەداخەوە ئێمە زۆربەی کات بە سادەیی لەم بابەتە تێدەپەڕین لە کاتێکدا لە ناوەڕۆکی خۆیدا کێشەیەکی بنەڕەتی شاراوەیە، ئەویش دەست بە سەرداگرتنی تەواوی مافی ئازادی بە ناوی ڕێبەریەوەیە. لە کۆمەڵگایەکی تەندروستە ئازادی ڕادەربڕین تەنانەت بۆ جیابیر، ئۆپۆزیسیۆن، ڕەخنەگر و ناڕازی بۆ هەر هاوڵاتیەک مافی سروشتی و حاشە هەڵنەگرە. ئەو کۆمەڵگایە گەشە دەکات کە دەنگە جیاوازەکان تیادا ئامادە بن و لە ناوبردن و زیندانیکردنی جیابیران نەبێتە ئامرازی بەڕێوەبردنی کۆمەڵگا. بەڵام کۆماری ئیسلامی لە ماوەی 4 جەیەجا کۆمەڵگایدا بەش کردووە بۆ ئێمە و ئەوانی تر. ئەوانی تریشی ناو دوژمن و پاشان هەمان دوژمنی کردووەتە بنەمای زیندان، سەرکوت و لە ناوبردن. ئێستا دوای زیندانیکردنی جیابیران هەمان دەسەڵاتەیە کە مافی ئازادی لەوانی سندوەتەوە بە چەمکێک بە ناوی لێبوردنی ڕێبەر دێتە مەیدان وەک ئەوەی بەخششێک بکات یان ئەمتیازێک ببەخشێت، بەڵام دەبێت کێشەکە لە ڕیشەوە ببینین. هاوڕێ نەشمیل دەڵێت بە ناو لێبوردنی ڕێبەر ئەمتیاز نییە، دەستێ وەرزانە لە مافێکدا کە لە بنەڕەتەوە هی ئەو نییە و هی خەڵکە بەڵام بە زۆرەم لێ زەوتی کردووە. پێش ئەوەی ئێمە ئەم لێبوردنە بە ئەمتیازی ئەرێنی یان نەرێنی بۆ زیندانیەک بزانین، دەبێت بپرسین ئەسڵان ڕێبەر لەکوێوە مافی وای هەیە کە ئازادی هاوڵاتی کە مافی سروشتی ئەوە بە ناوی لێبوردن بۆ خۆی تەرخانی بکات. کاتێک ئازادی مافێکی سروشتی و بەدیهیە بۆ هاوڵاتی، هیچ ڕێبەرێک، هیچ حکوومەتێک و هیچ دامەزراوەیەک مافی نییە لە چوارچێوەی بەخشنامەیەکدا بیبەخشێ یان لێیان بیسێنێتەوە. ئەمە فێڵی دەسەڵاتە لە گۆڕینی مافی خەڵک بۆ ئەمتیازی ڕێبەرەکەیان. تەواو لێرەدایە کە دەبێت هەستیار بین، چونکە ئەگەر ئێمە لە سەرەتاوە ئازادی بە بێمەرج بە مافی حاشا هەڵنەگری خۆمان بزانین، ئیتر ڕێگە نادەین دەسەڵات دەستی بەسەردا بگرێت و بە ناوی لێبوردن بیفرۆشێتەوە بە خۆمان. کێشێکی تر ئەوەیە کە بەم جۆرە خەڵک دەخەنە بەرامبەر یەکتر. دوای ڕاگەیاندنی بەناو لێبوردن کۆمەڵگا سەرخاڵی ئەم باسە دەبێت کە بۆچی فلان کەس داوای لێبوردنی کرد. ئایا ئەمە واتای کوڕنۆشبردنە؟ بۆچی ئەوی تر نەیکرد؟ ئایا ئەمە ئەمتیازی حکوومەتیە یان نا؟ بەڵام ئەم مشتومەڕە لە ئەساسدا هەڵەیە، کێشەکە نە داواکردنی لێبوردنە و نە پەسەندکردنی لێبوردن. کێشەکە لەو مافەدایە کە ئەسڵەن نابێت لە دەستی ڕێبەردا یان هەر کەسێکی تردا هەبێت. دەسەڵاتی سیاسی بە دروستکردنی چەمکی لێبوردن سەرەتا ئازادی لە هاوڵاتی دەستێنێت، پاشان بە شێوەی دیاری بەخشش یان ئەمتیاز دەیگەڕێنێتەوە و کۆمەڵگاش دەخاتە گیانی یەکترەوە. پرسیاری سەرەکی هەر ئەمەیە، بۆچی دەبێت لە بنەڕەتەوە مافی ئازادی لە دەستی ڕێبەرێکدا بێت؟ رو سری تو در بیار، آفتاب داره غروب میکنه. رو سری تو در بیار، عطر تو هوا رو خوب میکنه. رو سری تو در بیار، موهاتو باز کن. عشق من نترس، بخند، به گریه اعتراض کن. رو سری تو در بیار، موهاتو باز کن. عشق من نترس، بخند، به گریه اعتراض کن.
من تمام موی تو. خیس میشه صورتم میرسم به آرزوی تو. روسری تو در بیار هوا رو صاف 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 کن. عشق من نترس به رقص به بوس اعتراف کن. روسری تو در بیار هوا رو صاف 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 کن. عشق من نترس به رقص به بوس اعتراف کن. آسمون که ابریه دلش گرفته روبروی تو. موهاتو باز کن تا غرقشن تو موج موی تو. پرده رو بزن کنار حال آسمون که خوب شه. خودت تو خورشیدی غیر ممکنه غروب شه. ئینتەرنەتی سپی یان سیمکارتی سپی کە ماوەیەکە باسەکەی هاتووەتە گۆڕێ ئاماژەیە بۆ دەسڕاگەیشتنی تایبەت و بیفیلتر بۆ ئینتەرنەتی جیهانی کە بە شێوەیەکی مۆنۆپۆلی لە دەستی دامەزراوە حکوومیەکان بەرپرسانی دەوڵەتی کەسایەتیە سیاسیەکان و هەندێک کەسی تایبەتدایە. ئەم دەسڕاگەیشتنە بە پێچەوانە ئینتەرنەتی گشتی کە وەک ئینتەرنەتی ڕەش ناودەبرێت مەحدودیەتە ئاساییەکانی وەک فیلترکردنی سایت و پلاتفۆرمەکانی نییە و خاوەنەکەی دەتوانێت بە ئازادی دەستی بە ناوەڕۆکە قەدەغەکراوەکان بۆ خەڵکی یاسایی بگات. ئەم ئەمتیازە هێمای نایەکسانی دیجیتاڵی و کەلێنی قوڵی نێوان هاوڵاتیان یاسایی و خاوەندارانی دەسەڵاتە لە فەزای حەقیقی تێدەپەڕێنێ بۆ فەزای مەجازیش لە ئێران. ئەم تایبەتمەندیە نوێیە نیشان دەدات کە زۆرێک لە کەسایەتی سیاسیەکان بەڕێوەبەرە ناسراوەکان و تەنانەت هەندێک لە ئەکانتەکانی پشتیوانی فیلترین کە لە ناوخۆی ئێرانەوە چالاکن لە ڕاستیدا ئینتەرنەتی سپی یان دەستڕاگەیشتنی بێفیلتر بەکاردەهێنن. ئەم ئاشکرابوونە دەستبەجێ شەپۆلێک لە ڕەخنە و مشتومڕی لە فەزای مەجازی فارسی بە تایبەت پلاتفۆرمی ئیکس بەڕێخست و ناکۆکی ڕەفتاری ئەم کەسانە لە دەسەڵات لەگەڵ هەڵوێستە گشتیەکان دەردەکەوێت. ئەم کەلێنە چیتر باسێکی تەکنیکی نییە، کەلێنێکی ئایدۆلۆجی و ئەخلاقیە. ئەم ڕووداوە پەردەکی لادا کە ساڵانێکی زۆرە بەشێکی زۆر لە دەست و پەیوەندیەکانی دەسەڵات لە پشتیەوە خۆیان شاردوێتەوە. ئێستا ئەم پرسیارە بنەڕەتیە دێتە ئاراوە ئەگەر ئینتەرنەتی ئازاد ڕۆژاوایی و گەندەڵکەرە بۆچی هەمان گەندەڵی بۆ ئێوە پێویستی کاری و دەسڕاگەیشتنی تایبەتە. ئەم باسە تەنها دەربارەی فیلترینگ نییە، دەربارەی یەکسانی شەفافیەت و دادپەروەری دیجیتاڵە. ئەم جوڵانەوەیە کە دەتوانێت لە ناخی ئەم ئاشکرابوونەوە دەربێت چیتر تەنها داوای لابردنی فیلتر ناکات، بەڵکو داوای هەڵوەشانەوەی سیستەمی نەعەدەڵانە و جیاکاری دەسڕاگەیشتن بە زانیاریەکان دەکات.
دەژێنێ بوو کە بەرە دولبەرای دایکێ ڕای دەژێنێ بوو کە زەرە ساوەڕای دایکێ ڕۆژی یەکشەممە 25 خەزەڵوەری 1404 مریەم تەقەوی کچێکی تەمەن 16 ساڵی خەڵکی عەجەبشێر لەلایەن هاوسەرە 27 ساڵەکەیەوە بەدار و بە شێوەیەکی وەحشیانە کەوتە بەرلێدان و کوتان و چەند کاتژمێرێک دوای گواستنەوەی بۆ نەخۆشخانەی ئەو شارە بەهۆی سەختی برینەکانیەوە گیانی لەدەستا. کوشتنی مریەم تەقەوی ئەو کچە مێرمنداڵەی کە بووە قوربانی دیاردەی منداڵ هاوسەری و سیستەمی ئاپاردایتی ڕەگەزی کۆماری ئیسلامی تەنها یەک نمونەیە. لە مۆدای ساڵانی 1395 تا 1400 زیاتر لە 219,000 حاڵەتی هاوسەرگیری منداڵان لە ئێران تۆمار کراوە. واتە ساڵانە زیاتر لە 43,000 کەچ کە لە مێدیا فەرمیەکاندا هەرگیز ناویان ناهێنرێت، نزیکەی 98% ئەم هاوسەرگیریانە پەیوەستن بە کچانەوە و هەزاران کەس لەوان تەنانەت تەمەنیان نەگەیشتوەتە 15 ساڵیش. یاسای مەدەنی کۆماری ئیسلامی کە تەمەنی هاوسەرگیری کچانی بە 13 ساڵ دیاری کردووە و ڕێگە بە هاوسەرگیری لە تەمەنی خوارتر لەوەش بە حکمی دادگا دەدات، ستونی یاسایی جێخستنی ئەم توندوتیژیەیە. ڕاگررتنی بڵاوکردنەوەی ئامارەکان لە ساڵی 1400ەوە تەنها جەختکردنەوەیەکی دووبارەیە لەسەر ئەوەی کە دەوڵەت لە جیاتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کێشەکە پێ باشترەکە کارەساتەکە لە بەرچاو بشارێتەوە. هاوسەرگیری منداڵان دیادەیەکی لە مێژینەی کۆمەڵگە ئێرانە کە لە ژێر کاریگەری فەرهەنگی کۆنەپەرستانە و مەسهەبی لە کۆمەڵگادا بەرهەم دەهێنرێتەوە و حکوومەتی ئیسلامی ئێرانیش بەرگێکی یاسایی و مەدەنی بۆ بیر و باوەڕە و حکمانە بەخشیوە. بەهۆی خراپی دۆخی ئابووری زۆربەی هەرە زۆری خەڵکو ئەو گوشارانەی کە بەهۆی گرانی و بێکاری و کەمی ئاستی داهاتەوە دروست دەبێت، هەندێک لە بنەماڵە هەژار و بێبەشەکان کچ بە بارگرانیەک بۆ هەزینەکانی ماڵەوە دەزان و بۆ کەمکردنەوەی هەزینە ناچاری دەکەن هاوسەرگیری بکات. لێکۆڵینەوەی کارناسان دەری دەخەنکە بەرزبوونەوەی ڕێژەی هاوسەرگیری منداڵان پەیوەندی ڕاستەوخۆی بە پەرەسەندنی هەژاری و ئالوودەبوونی دایکان و باوکەکان بە مادە هۆشبەرەکانەوە هەیە. بووکی کەمتەمان بەهۆی تەحمڵی کاری دایمی و هەساهەسایی ناوماڵ و پێڕان نەگەیشتن بە دەرفەتەکانی منداڵانی خۆی دەسەڵات و توانایی بڕیاردان لەدەست دەدات. ئەم کشانە بەهۆی زوو دووگیانبوون و ئاشنانەبوون بە پەروەردە و ڕێنمایی جنسیەوە دەکەونە ژێر هەڕەشەی مردنی پێشوەخت. بە جۆرێکە ڕێژەی مردنیان 5 ئەوەندەی کچانی تەمەن 20 ساڵە. هاوسەرگیری پێشوەختەی منداڵان یەکێکە لە شێوازە مەترسیجارەکانی توندوتیژی و ئەزیەت و ئازاری منداڵان و یەکێکە لە هێماکانی بە کۆیلەکردنی ئەو تەزەلاوانە و پێویستە بە تاوان لە قەڵم بدرێت. ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانەیە کە لەگەڵ پەرەسەندنی هەژاری و نەهامەتی ئابووری بەستێنی زیاتربوونی هاوسەرگیری منداڵانی پێشوەختە دەڕەخسێن و هەروەها ئەو شەرع و نەریت و یاسایانەیە کە ڕێگە بۆ هاوسەرگیریانە دەدەن و لەسەر لە نوێ بەرهەمی دەهێنەوە دەبێ بنبڕ بکرێن. ئەو کەس و لایەنانەیە کە پاساوی شەرعی و یاسایی بۆ ئەو تاوانانە دەهێنەوە دەبێ ڕادەستی دادگا بکرێن و سزا بدرێن. دەبێ لە پێناو نەهێشتنی ئەو فەرهەنگ و نەریتە ڕزێ و دواکەوتوانەیەدا هەڵ بدرێت و ئەو زایک و باوکانەش لۆمە و سەرکۆنە بکرێن کە کچە منداڵ و کەمتەمەنەکانیان ناچار بە هاوسەرگیری دەکەن. پێویستە ئەو کەسانەیە کە بەهۆی هەژاریەوە ئەم کارە دەکەن لە دەرەنجامە زۆر زیان بەخشەکانی کارەکانیان ئاگادار بکرێنەوە. بێگومان دروستکردنی کۆمەڵگایەکی کە تیادا منداڵان بتوانن لە ئارامی و ئەمنیەتدا سەردەمی منداڵی خۆیان تێپەڕ بکەن و مەجالێک بۆ گەشە و بەرەو پێشوونی بەهرە و توانەکانیان بڕەخسێت، هەژاری و ئالوودەبوون بە مادە هۆشبەرەکان و دواکەوتوی فەرهەنگی لە دژی بەرژەوەندی و مافی منداڵان بەکار نەهێنرێن و ڕێگری لە هاوسەرگیری منداڵان بکرێت لە گرەوی ڕزگاربوون لە دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامیدایە. نەمشارم بەهۆی تۆوە چاوانمە هەڵگریتووە بەهۆی تۆوە دەروبەردوو
ئاسمانیشم خۆشویستوە گەر تۆ نەبی گەر تۆ نەبی گەر تۆ نەبی بۆ ساتێکیش شەویتیا ڕۆژ ناکەمەوە بەجێی دێڵم بۆ ئەوانەی داخێناوە بەدڵمەوە داخێناوە بەدڵمەوە شوقی گنجێتی لە نازی مناڵیم بوو بەڵام گیانە لە هەرکوێ بم لە لای تۆ ئەم شارەیە بێ لە ئێوە ڕۆح و گیانم گشت دنیا ئاوارەیە لە ماوەیەک پێش ئێستا دوای بڵاوبوونەوەی فایلی دەنگی هاوسەرۆکی پژاک لایەن نزیک بە 550 چالاکوانی سیاسی بانگەوازێک بۆ پەرەپێزان و پاراستنی یەکڕێزی بزوستنەوەی ڕزگاری خوازانە و شۆڕژگەرانێک ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو کرایەوە کە لێرەدا جارێکی تر سەرنجدان بۆ بینینی ڕادەکێشم. لەم بانگەوازەدا هاتووە کۆمەڵانی تێکۆشەری خەڵکی کوردستان دوای بڵاوبوونەوەی شەریتە جەنگیەکەی هاوسەرۆکی پژاک کاگ ئەمیر کەریمی و دەنگدانەوە بەرفراوانەکانی لە تووڕە کۆمەڵایەتەکان ئێمە وە کۆمەڵێک لە چالاکانی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستان بە توندی ئیجانەی ئەو بۆچوون و لێدوانە نابەرپرسانە دەکەین. بەداخەوە دواتریش لە ڕاگەیاندنەکەی دەی 11/2025 مەجلسی پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاکدا نەک هەر سنوورێکی ڕوون بەرامبەر بە هەڵوێستەکەی ناوبڕا بەدی ناکرێت بەڵکو بە پاساوهێنانەوە بۆ سەردەمێکی تێپەڕی و پرسیار و درۆ و دەنگیەکان بۆ تێکۆشەرانی دڵسۆز و ڕاستەقینەی بزوستنەوەکە ڕۆژهەڵات زۆرتر دەکات. قسەکانی ناوبرا و سوکایەتێکی ئاشکرایە بە هەزاران تێکۆشەری دێرین کە لە پێناوی ئامانجە پیرۆزەکانیاندا گیانیان بەخت کردووە یان ئاوارە و دەربەدەر بوون. هەروەها بەڕێزیەکی گەورەیە بە قوربانیانی بەرەکانی خەبات و زیندانیانی سیاسی و هەموو ئەو کەسانێکە لە پێناو دۆزی ڕەوای گەلەکەماندا ڕەنج و کوێرەوەریان چێشتووە. بێڕێزیە بە مێژووی خەبات و بەشداری گەرم و پڕ لە شانازی ژنان لە بنکەکانی نێوشارەکان، خەباتی سەرشەقامەکان، نێو زیندان و ژووری ئەشکەنجەکان، خەباتی پێشمەرگانە و بەگشتی لە کۆنەوە هەتا بزوستنەوەی ژن ژیان ئازادی و ئامانج و ناوەڕۆکیە و بزوستنەوە سێکۆلار و پێشکەوتن خوازانەدایە. لەم قۆناغە هەستیارەی خەباتدا پەرەپێدان و پاراستنی یەکدەنگی و هاوپشتی نێوان حەزبەکان و هەروەها یەکڕێزی خەباتی هەخوازانەی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەموو کات زیاتر پێویستە. ئەم تەباییە پێویستی بە ڕاستگۆیی سەداقەت و متمانە لە نێو حیزبەکان و تێکۆشەراندا هەیە. نابێت هیچ حزبیان بەرپرسێک بە لێدوانی ناپەسەند و پڕ ئێهانەت ئاوان نابەرپرسانە مێژووی پڕ لە شانازی بزوستنەوەکەمان بخاتە ژێر پرسیار و گومانەوە. کاری لەو چەشنە تەنها و تەنها لە بەرژەوەندی کۆماری ئیسلامیدایە و دوژمنانمان پێشاد دەبن. ئازادی دەربڕینی ڕاو بۆچوون مافی هەر تاکێکە و هیچ حەزب و لایەنێک بۆی نییە ئەو مافە زەوت بکات. داکۆکی لەو مافە ئەرکی سەرشانی هەمووانە و ئێمە بۆ پەرەپێدانی ئەو فەرهەنگە تێدەکۆشین. نابێت جێگەی ڕەخنە و دیالۆگی یارینی لەناو حەزبەکان بدرێت بە بێحورمەتی وەهانەت و شەواشەکاری. لەوەش دزێوتر هێرش، تونوتیژی و هەڕەشەکردن لە هەڵگرانی بیری جیاواز و کەسایەتیەکانە. ئەم دیاردەیە دەبێت لە نێو بزوستنەوەکەماندا هیچ جێگایکی نەبێت. لەم ڕوانگەیەوە داوا لە ڕێکخراوی پژاک دەکەین بە زووترین کات هەڵوێستی ڕوون و بێمەرج سەبارەت بە قسەکانی کاگ ئەمیر کەریمی ڕابگەێنێت و
بە ئاشکرا خۆی لەو لێدوانە بێبەری بکات. ئەمە تەنها ڕێگایکە بۆ پاراستنی متمانە و یەکڕێزی نێوان حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و خۆ دوورخستنەوە لە زیانگەیاندن بە پرۆسەی هاوکاری سیاسی. هەروەها لەم بانگەوازەدا هاتووە داوا لە سەرجەم حیزبەکانی دیکەی ڕۆژهەڵاتی کوردستان دەکەین کە بۆ هاوکاری و هەماهەنگی لەگەڵ پژاک داواکاری ئەوە بن کە پژاک هەڵوێستی ڕوونتر بگرێت و بێ ئەملاو ئەولا قسەکانی ئەمیر کەریمی ئیدانە بکات بە هەمومان داکۆکیکار و پارێزەری ڕاستەقینەی مێژووی پڕ لە سەروەری بزوستنەوەی ڕەوای خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بین بە هیوای سەرکەوتنی بزوستنەوەی ئازادی خوازانەی خەڵکی کوردستان. کاگ ئازاد لە نووسراوەیەکدا دەڵێ لە ئێران مەرگ هەمیشە جلوبەرگی فەرمی دەوڵەت بووە بە تایبەت ئەو مەرگێکە بە حکم بە مۆر بە واژۆ و بە پەد جێبەجێ دەکرێت نەک لە سێبەر بەڵکو بە فەرمی دامەزراوی هەیە دامەزراوەیەکە وا لە بنیادی حکوومەتدا ڕەگیدا کوتاوە کە هەندێک جار وا دەردەکەوێت کۆڵەکەکانی زیندانی ئێڤین لە هاوارە خەفەکراوەکان دروستکراون نەک لە بتۆن. لە جوگرافیەکی وەهادا قسەکردن لەسەر هەڵوەشانەوەی لە سێدارەتان وەک ڕاگەیاندنی ئاگربەستە لە شارێکداکە گولەکان ناوی هاوڵاتیان دەزانن. بەڵام ڕەنگە دقیقەن هەر لەبەر ئەمەیەکە دەبێت قسە بکەین دەبێت وشەکان لە ناو خۆڵەمێشی زیندانەکان و گۆڕە بە کۆمەڵەکانەوە دەربهێنین و بەڕاستەیەکی سادە هاوار بکەین نەخێر بۆ لە سێدارەدان چونکە دیموکراسی لەسەر شانی مەرگ دانامەزرێ. دموکراسی بۆ هەناسەدان پێویستی بە کەرامەتی مرۆی هەیە بۆ باوەڕە بنچینەیە کە هەر مرۆڤێک هەرچەندە کەوت بێت هێشتا هەڵگری شتێکی زەوت نەکراوەیە شتێکە نە بە دەنگی زۆرینە دەفرۆشرێت نە بە تووڕەی خەڵک نە بە پێویستی دەوڵەت بۆ نمایشی هێست ناوی هەرچێک لێ بنن کەرامەت مافی ژیان
حرمەتی مرۆڤ و هیتر جەوهەری هاوبەشی هەموو دیموکراسیە مۆدێرنەکانە. ئەگەر بمانەوێت چیرۆکی کوشتنی حکوومەتی لە جیهانی هاوچەرخدا بگەڕینەوە، ئێران یەکێکە لە شانۆ سەرەکیەکان. شانۆیە کە تیادا ئەکتەرە سەرەکیەکان زۆربەی کات گەنجن، بێدفاعن و ناویان زۆر زوو دەبێتە هەشتەگ، دەبێتە چوارچێوەی وێنە، دەبێتە بیرەوەری. لە هاوینی 1367دا مەرگ بە خێرایی لە دارێکەوە بۆ دارێکی تر دەسوڕایەوە. هەزاران زیندانی سیاسی بەبێ دادگایەکی دادپەروەرانە مەحو بوون. ئەمە نەک تەنها تاوانێکی ئاشکرا بوو، بەڵکو ساتێک بوو کە دەوڵەت بە فەرمی ڕاگەیاند هێزی من هێزی گرتنی گیانە. لەو ساتەوە مەرگ بە فەرمی بووە پشتێنەی دەسەڵات. بۆیە شاعری مەزن شێرکۆبێکەس دەڵێ تاران بەدەم مەرگەوە نەبێ پێناکەنێ. خەزەڵوەری 98 وەرزێکی تری هەمان کتێبی خوێناوی بوو. ناڕازیان کە بەدەستی بەتاڵ و بەگیرفانی بەتاڵتر هاتبوونە سەر شەقام بۆ پاراستنی ژیانیان، بەڵام ڕووبەڕووی گولەگەلێک بوونەوە کە ناویان لێ نەدەپرسین. زۆرێک لەوان لە سێدارەدانی دەرەوەی یاسایی بوون، دەستەواژەیە کە ئەوەندە ساردە کە بەنیازە گەرمی خوێنی ڕژاو بشارێتەوە و دواتر لە بزوستنەوەی ژنجیان ئازادیدا پەتەکان دووبارە هەڵواسرانەوە. شەپۆلی لە سێدارەدانەکانی 1404 لە بەلوچستانەوە تا کوردستان، لە ئازربایجانەوە تا زیندانەکانی تاران بیری خستینەوە کە چۆن مەرگ دەتوانێت ببێتە سیاسەتی ڕۆژانە. سیاسەتێک کە تیادا ناڕزایەتی تاوانە و دانپێدانانی زۆرەملێ بەسە تا گیانی مرۆڤێک لە کاغەزێکی فەرمیدا کورد بکرێتەوە. ئێستا دوای جەنگی 12 ڕۆژە مەکینەیەک کوشتن خێراییەکی زۆرتری گرتووە و هەر بەیانیەک ئەگەری هەیە دڵێکی گوماناوی تر بە پەروەندەیەکی ناڕاست و هەواڵسازی دەستکرد لەلایەن دەستگا ئەمنیەتیەکانی حکوومەتەوە بە تۆمەتی ناڕەوای سیخۆڕی بکێشرێتە سێدارە بەبێ مافی بەرگری، بەداخەوە بەبێ دادگایەکی دادپەروەرانەش. حکوومەت ئەمانە بە ئەنقەز بەڕێوە دەبات تا هێزی خۆی نیشان بدات، بەڵام جگە لە داماوی بێدەرەتانی و ڕووخانی مەشروعیەت چیتر وێنە ناکات. ئەمانە تەنها بیرەوەری تاڵ نین، بەڵگەن کە نیشان دەدەن بۆچی هەڵوەشانەوەی لە سەدارەدان لە ئێران هەڵوێستێکی ئەخلاقی سادەنیە، استراتێژێکی مانەوەیە. کاتێک دەوڵەت ئامرازی کوشتنی لە دەستدایە، خەڵک هەرگیز ئازاد نابن. حاکمیەتی تەرس هەمیشە هەنگاوێک لە پێشتر لە حاکمیەتی یاسایە. دەبێ ئەم ئامرازە لە حکوومەت بسێندرێتەوە کە لە ڕاستیدا ممکن نابێ مەگەر حکوومەتی ئیسلامی گۆڕی گۆم بکات. Yolkaru karker, gündü morreçber, hemu proleter, belli Kurdistanda. Çinem, كردمه شکر هل کرد وجودیمه مدیو کارد و خودی هجار خانیمه ثوار مسخجه سیابند و زینه فروان دزم درویش عودیمه مولانا جگر خین همن و یروسی فقی زمان طیران هنری دناسی شوان ده هر دره درد کرداد پرسی اگلی به شرف کابجت چه ده ترسی سردشت مزور میو حلب جو سنه دیلمان مستوران کوبانیمه و در چرکومه زارار دیسم سیپان مسکی و مرسول استمیمه امن کر خاری هر ملتی ام دیرو کشکا کیمیایینه خبات جودکارا پوکک و خالینه چینم کردستانم دینه به خدا نگرد وجدان صدای خداست آنکه تو میگویی از اسلام جداست آنکه بسم
اسمش جنایت ها میکنی، خالق هستی و توی بی معرفت خدا. بیزارم از این زندگی سگی، سکوت و پوچی مغز و این تریپ بگی، میانه یه مش مترسکی کور توف به تو اگه از بیگناهان نگی. سکوت پیش کن تا نخورده ای ضربه ای، خموش مگر تو سمت را نبرده ای. در پی این زمستان بهاری نیز هست، تو لیوان مد کن که انگار زنده ای. تو اگر خیش منی درد مرا گوش کن، گر توانی آتشم را خاموش کن. آبدهی به غنچه خشکیده چه فایده زدی ضربتی نوش کن. Just like you, honestly I will not succeeded without you. So take my hands and be allowed at me. If you are cruel fiction, so fuck you. We are died thousands of times, but risen again. Don't scare us from killing, we'll leave the pain. Look up, pressure and injustice are everywhere. Kill me, but if there is a God, I will meet you there. Please stop it, cause this game is not fair. Finally, stubborn turn, not there. Knock it out, violence against violence. Now it's time to break the leg of this chair. Hey bro, this life is like a game. If you fall, you have to raise up again. You are surrounded by friendly enemies, so open your eyes and use your brain. لە پەیوەند لەگەڵ لە سێدارەزانە هاوڕێ ئەسرین نامەیەکی بۆمان ناردووە باسی سێشەمەکانی نابۆ لە سێدارەزان دەکات و پێی وایە ئەم کارە ئەگەر سەرکەوتنی بچووکە بەڵام بەردەوامی ژیان وێنا دەکات. لە جیهانی ئاڵۆزی ئەمڕۆدا هەندێک جار بەرگری لە شوێنگەلێک لەدایک دەبێت کە چاوەڕێ ناکرێ لە ژوورە ساردەکاندا لە تاریکی زیندانەکاندا. سێشەمەکانی نابۆ لە سێدارەدان کە لە زیندانەکانی ئێران بەڕێوە دەچێ حرەکەتێکی سەرسەختە بووەتە خاڵێک کە ژیان بەرامبەر مەرگ ڕاوەستەوە. سەدان زیندان لە دەیان زینداندا هەموو سێشەمەیەک سەدان زیندانی لە دەیان زینداندا هەموو سێشەمەیەکمان دەگرن. ناوی قوربانیەکان دووبارە دەکەنەوە تا لەبیر نەکرێن. ئەم کەمپەینە کە ئێستا لە 95مین هەفتەی بەردەوامی خۆڕاگریشی تێپەڕیوە بیرمان دەخاتەوە. هێشتا شتێک زیندووە، هێشتا شتێک هەیە نەیتوانیوە بە پەتی سێتارە خەفێ بکەن، ئەویش بیری ڕزگاریە. ئەم کەمپەینە ڕەنگە گۆرەترین بیرخستنەوە بێت کە بزوستنەوەی دیموکراتیکی ئێران تێگەیشتووە کە ڕێگەی ئازادی لە ڕێگەی نەفیکردنی توندوتیژی دەوڵەتیەوە تێدەپەڕێت. لە بەشێکی تری هەنامەکەی هاوڕێ ئەسریندا هاتووە ئەوەی کە زۆربەی کەسایەتیەکانی ئۆپۆزیسیۆن لە کۆماری خوازەوە تا مەشروتە خواز پشگیری لە هەڵوەشانەوەی لە سێدارەدان دەکەن ڕووداوێکی یارێ نییە، بەڵام سێبەری مەرگ وا لەسەر کەلتوری سیاسی ئێران قورسایی دەکات کە تەنانەت لە پەراوێزی کەسایەتی دیارەکانی دژبەری ڕژیمی ئیسلامیشدا هێشتا چرپەی دەنگی ستایشی لە سێدارەدان دەبیسترێت. تویتی دوایی چالاکێکی سیاسی پاشایەتی خواست کە تێدا نەبوونی حکمی لە سێدارەزانی وەک هەڕەشەیەک بۆ سەر ئەمنیەت دانابوو وەک درزێکی بچوو لەسەر دیواری نەنووسراوی ئۆپۆزیسیۆنی بەرێڕاست دژی لە سێدارەزان دەرکەوت. درزێکە نیشانەی داهاتوویەکەکە ئەم ڕەوتە بۆ ئێران دیاری دەکەن. وەکارخستنی بازنەی خشونەت ئەڵبەت بە ناونیشانێکی ترەوە لە گۆڕەپانی سیاسی ئێراندا دیفاع لە سێدارەدان تەنها جیاوازی سیاسەتی تاوان نییە. کردنەوەی درگایە بەرەو هەمان دێوەزمەی کە چواردەیە هەمووانی خواردووە. ئەگەر ئۆپۆزیسیۆن باوەڕمەند بە دەسەڵاتی جەماوەری بیەوێت نیشانەیەک بێت لە ئێرانێکی تر دەبێت لەم تەڵەیە دوور بکەوێتەوە. ناتوانرێت دیموکراسی بە ئامرازی دیکتاتۆری دروست بکرێت، هەروەک چۆن ناتوانرێت دادپەروەری بە پەتی سێدارە سەقامگیر بکرێت.
بۆچی هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان پێشمەرجی یەکڕێزی و دموکراسیە؟ دموکراسی لە قوڵترین واتای خۆیدا ڕێکەوتنێکی کۆمەڵایەتیە لەسەر ئەوەیە کە ئینسان لە هەڵەکانی بەرزترە. لەم ڕوانگەوە دەوڵەت تەنانەت ئەگەر بە جەنگی خەڵکیش بێت مافی ئەوەی نییە مەرگ بکاتە بڕیاری حکوومەتی. ئەم تێگەیشتە کە لە تیۆریەکانی زۆرێک لە فەیلسوفە سیاسیەکانی سەدەکانی دواییدا ڕەگی داکوتاوە لەسەر ئەوە ڕاوەستاوە کە هەڵوەشانەوەی لە سێدارەدان تەنها پێشنیارێکی سیاسی نییە، بناغەیەکەکە بینای دموکراسی بەبێ ئەو دەڕوخێت. لە ئێرانی ئەمڕۆدا هەڵوەشانەوەی لە سێدارەدان سێ ئەرکی سەرەکی هەیە. یەکەم، شکاندنی بازنەی توندوتیژی دەوڵەتی، دەوڵەتێکە مافی کوشتن بۆ خۆی دەپارێزێت، هەرگیز نەتەنها توندوتیژی بەجێ ناهێڵێت بەڵکو هەوڵ ئەدات بیکات بە کەلتوری کۆمەڵگا. هەڵوەشانەوەی لە سێدارەدان دوورکەوتنەوەیەکی ئەخلاقیە لە ڕابردوو. دووهەم، دروستکردنی زمانێکی هاوبەش بۆ یەکڕێزی مەدەنی. کورد، بەلوچ، تورک و عەرەب، کرێکار و خوێندکار، ژن و پیا و ئاینی و سێکۆلار هەموو قوربانی لە سێدارەدان بوون. هەڵوەشانەوەی لە سێدارەدان پردێکەکە هەمووان لە داخوازیەکی هاوبەشدا کۆ دەکاتەوە. سێهەم، ڕێگریکردن لە لەدایکبوونی دیکتاتۆری. تەنانەت ئەگەر سیستەمی سیاسی بگۆڕێت تا کاتێک مافی کوشتن بە یاسایی بمێنێتەوە، دیکتاتۆری لە سێبەردا چاوەڕێ دەکات. هەڵوەشانەوەی لە سێدارەدان واتە داخستنی دەرگای گەڕانەوەی سیستەمی دیکتاتۆریەت. ڕەنگە نەتوانرێت ئێرانی سبەینێ بە دڵنیاییەوە وێنا بکرێت، بەڵام شتێک ڕوونا. ئێرانێکی تر ئەگەر بیەوێت جیاواز بێت، ئەگەر بیەوێت دادپەروەری جێبەجێ بکات، دەبێت دەسەڵاتەکەی لە ئەمرازی مەرگی ڕوت بێبەش بکات. هیچ دموکراسیەک لە جیهاندا لەسەر کۆڵەکەی سێدارە دروست نەکراوە، هیچ نەتەوەیەک بە مەرگ یەکگرتوو نەبووە و هیچ حکوومەتێک کە مەرگی وەک نمایشی هێز جێبەجێ کردبێت نەگەیشتووەتە سەرنجام. هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان لە ئێران تەنها کۆتایی سزایەک نییە، کۆتایی قۆناغێکی مێژوویە، کۆتایی حکوومەتێکەکە هێزەکەی لە مەرگەوە وەردەگرێت، نەک لە خەڵک. دەستپێکی قۆناغێکە کە تیادا نەیاری سیاسی و تەنانەت هەڵەکارترین مرۆڤ هێشتا هەڵگری شتێکە کە ناتوانرێت لێ بسێندرێتەوە، ئەویش مافی ژیانە. ئێرانی بەبێ لە سێدارەدان نەک ئارمان شار و خەیاڵاوی بەڵکو هەنگاوی یەکەمی دیموکراسیە و ڕەنگە هەر وەک چۆن زیندانیەکانی ئێران هەموو سێشەمەیەک بیرمان دەخەنەوە داهاتوو نزیکتر بێت لەوەی بیری لێ دەکەینەوە. ئەگەر تەنها بۆیری ئەوەمان هەبێت بڵین نابۆ لە سێدارەدان. کاگ خەسرۆ لە نووسراوەیەکدا دەڵێ لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک ڕوودا و لێدوانی کەموێنە لە فەزای فەرمی و نیوە فەرمی کۆماری ئیسلامیدا ڕوویان داوەکە بۆ چاودێرانی سیاسی نیشانەی احتماڵی دەستپێکی گۆڕینی گوتاری دەسەڵات دادەنرێت. بڵاوبوونەوەی ڤیدیۆگەلێک لە مێدیاکانی ناوخۆی وڵات لەسەر سەرکەوتنی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر سیستەمە دیفاعیەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ قسە بێوێنەکانی حەسەن ڕۆحانی دەربارەی نەبوونی بەرگری ڕاستەقینە و پشتڕاستکردنەوەی هەمان قسەکان لەلایەن عەباس عەبدی زەنجیرەیەکە کە بە شێوەیەکی یاسایی بەبێ چرای سەوزی یاسە باڵاکانی دەسەڵات بەم شێوەیە بڵاو ناکرێتەوە. ئەم گۆڕانکاریانە پرسیارێکی گرنگ دەخەنە ڕوو. ئایا دەسەڵات خەریکی ئامادەکردنی ڕایگەشتیە بۆ جۆرێک لە خواردنەوەی جامی ژەهر یان نەرمی قارەمانانەی نوێ؟ نووسەر هەیدامە دەدات یەکەم دەبێت سەرنج بدەین کە مێدیا فەرمیەکانی کۆماری ئیسلامی لە بواری کێشە سەربازی و ئەمنیەتیەکاندا بە شێوەیەکی یاسایی ڕێبازێکی تەواو دیفاعی و پڕوپاگەندەیان هەیە و لە بڵاوکردنەوەی هەر ناوەڕۆکێکی لاواسکەری توانای بەرگریکردن بە توندی خۆیان دەپارێزن. ئەویش لە بارودۆخێکدا کە
بەرەنگاربوونەوەی کۆماری ئیسلامی و ئیسرائیل چۆدە قۆناغێکی پڕئاڵۆزی تازە. بڵاوبوونەوەی ڤیدیۆی وەها ئەویش لە مدیاگەلێکدا کە بە شێوەیەکی ئاسایی لەژێر کۆنتڕۆلی ڕاستەوخۆی دەستگا ئەمنیەکاندان نیشان دەدەن کە ئامانج تەنها ئاگادارکردنەوە نییە، بەڵکو مدیریەتی چاوەڕوانیەکان و گۆڕینی پلەبەپلەی ڕەوایەتەکانە. قسەکانی حەسەن ڕۆحانیش نیشانێکی گرنگە لەم پرۆسەیەدا. ڕۆحانی کە مێژوویەکی درێژی لە دۆسیەی ئەمنی و ئەتۆمیەکاندا هەیە بە شێوەیەکی یاسایی قسەکانی بە جۆرێک ڕێک دەخات کە پەیامەکەی ڕاست بگاتە بڕیاردەرە سەرەکیەکان. ئاگاداریەکەی دەربارەی درۆنەکردن دەربارەی دیفاع ڕوونکردنی ڕاستەوخۆ بۆ دەستگا سەربازیەکان نییە، بەڵکو جۆرێک ئاگاداریە بۆ دەسەڵات کە بەردەوامی ئێغراقکردن چیتر کارایی نییە و ڕەنگە هەزینەی سیاسی و ئەمنی قورستر دروست بکات. پشتڕاستکردنەوەی قسەکانی ڕۆحانی لەلایەن عەباس عەبدیەوە کە هەرچەندە ڕەخنەگرە بەڵام هێشتا لە چوارچێوەی گوتاری چاکسازی خوازی ناوخۆی سیستەمەکەدا قسە دەکات، نیشانێکی تری کردنەوەی فەزای گفتوگۆیە بە شێوەیەکی کۆنتڕۆڵکراو. ئەم جۆرە پشتڕاستکردنەوەانە بە شێوەیەکی یاسایی بە واتایەکە باڵا نزیکەکانی دەسەڵات شرایستە و زیان وەرگرتووە تا بەشێک لە ڕاستی مەیدانی بگوازنەوە بۆ ڕایگەشتی و زەمینەی دەرونی کۆمەلگا بۆ قبولکردنی گۆڕینی سیاست ئامادە بکات. ئەگەر ئەم ڕووداوانە پێکەوە دابنین، لێکچوون لەگەڵ سیاسەتە مێژوویە هەستیاریەکان دەدۆزینەوە. کاتی خۆمێنی لە ساڵی 1367 بڕیاری قبولکردنی بڕیارنامەیەدا و ناوی ناخواردنەوەی جامی ژەهر یان کاتێک خامنەی لە ساڵی 1392 باسی لە نەرمی قارەمانانە کرد، لە هەردوو ساتدا دەسەڵات سەرەتا بە شێوەیەکی ئامانجدار نیشانەگەلێک لە دژواری دۆخ و ناکارایی بەردەوامی ڕێگەی پێشوو دەخستە ناوخۆ تا قبولکردنی گۆڕانکاری بۆ هێزە سیاسیەکان و پایگای کۆمەڵایەتیەکەی ئاسانتر بکات. ئێستاش ڕەنگە دەسەڵات لە بەردەم ڕاستیەکی سەغدا بێت. ناکارایی پێکاتە بەرگری کارەکان لە بەرامبەر جەنگی زیرەک و هێرشە دووردەستەکان، فشارە ئابووریە زیادبووەکان و ئەگەری فراوانبوونی پێکدادانە ناوچەیەکان، پەرستاندنی ئاحترازە ناخۆیەکان، تێکەڵەی ئەم هۆکارانە دەتوانێت دەستگای دەسەڵات ناچار بکات تا زەمینە بۆ گۆڕینی استراتیژی چ نەرمی لە ئاستی ناوچەیی، چ دانوستانی نافەرمی لەگەڵ ئەمریکا یان وڵاتە عەرەبیەکان و چ پێداچوونەوە لە ئاستێک لە سیاسەتی بەرەنگاربوونەوە لەگەڵ ئیسرائیل فراهم کات. لە هەمان کاتدا ئەم سیگناڵانە دەتوانن چەند ئامانجی هاوکاتی هەبێت. کەمکردنەوەی تێچووی بەرپرسیارەتی دەسەڵات، دروستکردنی ئامادەی دەرونی لە پایگای نەرینی سیستەم کە بە شێوەیەکی یاسایی دژی هەر پاشەکشەیەکە و هەروەها ناردنی پەیام بۆ ئەکتەرە دەرەکیەکان کە کۆماری ئیسلامی دەتوانێت بژاردەی نەرمتریش بخاتە سەرمێست. بە واتایەکی تر، دانپێدانانی کۆنتڕۆڵکراو بە زیان بەرکەوتن دەتوانێت پێشەکیەک بێت بۆ سەودا و مامەڵەکانی داهاتوو. دیارە هێشتا ناتوانرێت بە دڵنیاییەوە بوترێت کە ئەم گۆڕانکاریە پێشەکی بڕیارێکی گەورن، بەڵام نمونەی ڕەفتاری دەسەڵاتی کۆماری ئیسلامی لە چواردەیە ڕابردوودا نیشان دەدات کاتێک کۆمەڵێک پەیامی کەموێنە بە شێوەیەکی هاوکات و هەماهەنگ بڵاو دەکرێنەوە، بە شێوەیەکی یاسایی نیشانەیەکە لە گۆڕانی لە ئاستی باڵادا. ئەگەر ئەم پرۆسەیە بەردەوام بێت، دەتوانرێت بوترێت سیستەم خەریکی ئامادەکردنی هێزە وەفادارەکانی خۆیەتی و تەنانەت ڕایگەشتی بۆ شوونەکانی ناو قۆناغێکی تازە لە سیاسەتی ناوچەوی و ئەمنیدا، قۆناغێک کە ڕەنگە لە داهاتوودا بەدەستەواژێکی هاوشێوەی جامی ژەهر یان نەرمی قارەمانانە بیری لێ بکەینەوە.
زۆر بەجاخەوە ڕۆژی پێنجشەممە 6 سەرماوەزی 1404 هەتاوی دایە مەحتاب گوڵشاییان دایکی هاوڕێی گیانبەختکردووی ناو ڕێزەکانی کۆمەڵە محەممەد یاعقوبی بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان کرد. دایە مەحتاب سرەڕای ئەوەی کە هەر زۆر زوو بە لەدەستانی هاوڕێ هاوژینی ئەرکی سەرپەرشتیکردن و پێگەیاندنی منداڵەکانی باوپەڕی زەحمەت و فیداکاری و دڵسۆزیەوە بەجێگەیان هاوکات وەک هەموو دایکانی شۆڕەژێری کوردستان و دایکە بەورە و دڵسۆزەکانی پێشمەرگەکانی کۆمەڵە چ ئەو کاتێکە جگەرگۆشەکەی واتە هاوڕێ محەممەد یاعقوبی لە ناو ڕیزەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵەدا بوو چ دوای گیانبەختکردنی و تا دوا هەناسەی ژیانی بڕێباز و ئامانجی بەرزی جگەرگۆشەکەی و سەرجەم هاوڕێیانی و هاوسەنگەرانی لە ناو ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە وەفادارمایەوە. دایە مەحتاب ئەگەرچی لەم دوایەدا تووشی نەخۆشی لە بیرچوونەوە ببوو بەڵام ڕوخساری لە دڵنزیک و وتە شیرین و پڕ لە میهرەبانەکانی بەردەوام ئەوی کردبوو بە کەسایەتێکی خۆشناو جێگای ڕێز و خۆشەویستی خەڵکی ئاوایی باغی شێخان و ناوچێبۆکان و بەتایبەت دۆستان و ڕێبوارانی ڕێبازی جگەرگۆشەکەی. جێگای ئاماژەیە کە تەرمی دایە مەحتاب بە بەشداری بەرین و گەرموگۆڕی خەڵکی بە ئەمەگی شاری بۆکان و دەوروبەر بە خاک سپێردرا. ئێمەش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پرسە و سەرخۆشی گەرمی خۆمان ئاراستەی بنەماڵە و کەسوکاری سەربەرزی دایە مەحتاب گوڵشاییان و دۆستان و خەڵکی ناوچێ بۆکان و دەوروبەر دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژارەیان دەزانین. یادی دایە مەحتاب و سەرجەم دایکانی گیانبەختکردووی بزوستنەوەی شۆڕەژگەرانەی خەڵکی کوردستان بەرز و بەڕێز و پیرۆز بێت. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست زۆر سوپاس کە تاکوێستا بینەرمان بوون بۆ هەرچێ زیاتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێوە بکەن و ڕاو بۆ شوونی خۆتان بۆمان باسکەن. جارێکی تر سپاس و ماڵاوە.